شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکانی مناڵانی کوردستانی عێراقم کە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوەچێت بۆ ماوەی 2 ڕۆژ. زۆر بەڕێز دکتۆر فەرمانزەندیم لەگەڵایە. دکتۆر بەخێر بێیت تۆ کە سەرۆکی کۆنفرانسەکەیت و لامان کاشا سەرۆکی کۆمەڵی کوردستانی پزیشکانی مناڵانی، چۆن بیرتان لەوە کردەوە کە ئەم کۆنفرانسە لێرە ڕێک بکرێت؟ ئەم کۆنفرانسە بەڕاستی شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتیە، واتاوانەی کە بەشدارە بن لەو کۆنفرانسە تەنها هی کوردستانی و هی عێراقیش نین، هی دەرەوەی عێراقیشن. کۆنفرانسەکە عیلمی زانستیە کە تایبەتمەندە بە مناڵەوە، بە نەخۆشیەکانی مناڵەوە. ئەپدەیتی نەخۆشەکان چییە؟ ئەتوانین بڵێن ئێمە کۆمەڵی پزیشکانی مناڵانی کوردستان یەکەم کۆمەڵی زانستیە کە دروست کرد لە کوردستانە لە 2010 و ئەو ماوەیەی ئەو چەند ساڵەیەشێکیوە زۆر بەرەو پێشەوە ڕۆیشت، کۆمەڵەکەمان زۆر بەرەو پێشەوە ڕۆیشت، بە تایبەتی لە بواری کۆنفرانسەکانە کابڕۆ کۆنفرانسی عیلمیەکان دەورێکی گرنگیان هەیە بۆ وشارکردنەوەی ملت دایک و باوک. کۆنفرانسەکە وەکو گوتمان شەشەم کۆنفرانسە بووە کۆنفرانسێکی ساڵانە. کۆنفرانسێکی ساڵانە هەبوو ساڵەیەک کۆنفرانسێکمان هەبووە، تەنها ئەو 2 ساڵانە بێ کە کۆرۆنە سەرێشێواندی نەیهێڵا کۆنفرانس بکەین بەڕاستی، و ئێستا کە ترسەکەمان نەماوە دەستمان پێگیردەوە بۆ کۆنفرانسەکان. ئەمە ئەگە بێنە سەر ئەو کۆنفرانسە هەر پرسیاریکە تەوێریکەی، بەڵام ئەو کۆنفرانسە ئەوانەی کە بەشدارە بن لێی هەموو ویستم ئەو پرسیارە بکەم. بەڵێ ئەوانەی کە بەشدارە بن لە چ وڵاتێکەوە یاخود تەنها ناو کوردستانی خۆمان؟ کۆنفرانسەکە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە. ئەوانەی کە بەشدارە بن لەو کۆنفرانسە ئەوانەی کەوانە بێژن محاضرات دەڵێنەوە، هی خۆمانە، هی کوردستانە، هی عێراقن و هی دەرەوە لە زۆربەی دەوڵەتەکان، با بڵێن بە تایبەتی ئەو دەوڵەتانەی کە نزیکن لە خۆمانەوە، ئێرانە، تورکیایە، سعودیە، خەلیجە، بریتانیایە، ئەمریکایە، ئوسترالیایە، تقریبا زۆربەی ئەو دەوڵەتانە دکتۆرەکانی ئەو دەوڵەتانە بەشدار بوون لە کۆنفرانسەکانی پێشووش. بەڵام ئەو کۆنفرانسە لەبەر مەسەلەی فەحسی کۆرۆنا و مەتارات و تەیران و ئەمان بە باشدانی کە ئەوانە بێژانە زۆربیان دراوسەکانمانەوە بێن. باوەڕێ ئێران مشکلەمان نییە لە ڤیزە، ئوردن مشکلەمان نییە لە ڤیزە. بەڵێ ویستم پرسیاری ئەوە بکەم، ئەم میوانانە کە لە دەرەوە هاتوون کە ئەزموونی وڵاتانی تریانەیە، تا چەند گرنگە بۆ ئاستی زانستی ئەم کۆنفرانسە؟ چییە بەخشێ ئەم کۆنفرانسە و بە پزیشکانی مناڵانی کوردستان؟ طبعی هەر کۆنفرانسێک گرنگی خۆی هەیە. هەروەکو پێم گوتی کۆنفرانس هەوڵ دەدات کە تازەترین شتی علمی زانستی کە هەیە ئەمڕۆ پێشکەشی کات. هەر کەسێک لە وڵاتی خۆیەوە کە دێت شتێکی لەگەڵ خۆی هێناوە، محاضرەیەک وانە بێژێک چی شتێک بەرەو پێش ڕۆیشتووە، یان چی مەشروعێکی داناوە بۆی مناڵان استفادە لێ بکەن. بە بەحثە، بە محاضرەیە، بە داتە شۆیە، بە هەموو جۆرێک محاولەیە کرێ هەوڵ دەدرێت کە کۆنفرانسە ئەپدەیتی کۆنفرانسەکە بگەێنێتە جیهاتی علمی زانستی و ئەو مامۆستایە جگە لەوانژ ئەو دکتۆرانەی کە ئیشتراک دەکەن بەشدار لە کۆنفرانسەکە هەموویان پزیشکی مناڵان، ئەوانیشێک کە دێن ناڵێ 100 بەڵام 190 پزیشکی ئەوانیش کە دێن هەموویان هەر پزیشکی مناڵان. و لە کۆنفرانسەکە وەکو پێم گوتی
ئەبدەیتی پێشکەوتنی علم بە تایبەتیەوە کە پەیوەندی بە مناڵەوە تا چ ڕادێک ڕۆیشتووە سەرکەوتووە هەر یەکێ لە خۆشیان تەڵان خبرەی خۆی ئەکسپێرتی خۆی خبرەی خۆی پێشکەش دەکات بۆ ئەو هەموو دکتۆرانە و مناقەشەی لەسەر دەکرێت و تاقی دەکرێ و ئەبێتە مەسیجێک بۆ دکتۆرەکان. زۆر باشە دکتۆر ئەم ئەبدەیتانەی کە پزیشکانی تر لە وڵاتانی ترەوەی هێنن ئەم ئەبدەیت و ئەم زانیاریە نوێیانەی کە پزیشکانی تر ئەیخەنە ڕوو لەم کۆنفرانسەیە تا چەندێک بە ڕای بەڕێزت پراکتیکە بەوەی کە لە کوردستانی خۆشمانە ئەو زانیاریە نوێیانە کاری لەسەر بکرێت و ڕۆژانە لە ڕێی پزیشکی مناڵانەوە ڕنگ باتەوە لەسەر ئاستی زانستی و بەرەو پێشچوونی زانستی لە بواری چارەسەری مناڵانە. بەڕاستی ئەوە طبعی ئەبێ وەشمان لەگەر نووسیە بواری علمیەکەی و بواری کۆمەڵایەتیەکەی یعنی لێرە بەس علمەکە نیە زانستەکە نیە بەڕاستی کۆمەڵایەتەکەش گرنگە کە ئەو هەموو دکتۆرانە شوناسی یەکترە بێن یەکتر ناسیێن تعارف دەکەن هەتا لە دەرەوەی کۆنفرانسەکەی لەوانەیە ئەبدێتێکی هەبێ برادێتی قسە لەسەر مۆزوعێک دەکات ئەوە مختصرێکی ئەو کۆنفرانسەیە مختصرێکە بۆ کۆنفرانسە و ئێمەش توانیمان بەڕاستی بەنسبەت کۆمەڵەی پزیشکای منداڵەی کوردستانەوە هەنگاوی باش بنێ زۆر باش یعنی تاکو ئەوە هەیە ئێستا ئەمڕۆ لە کۆمەڵەکانی دەوروپچی خۆمان ئوردنە سووریایە خەلیجە دیاروای حەزمان پێدەوە ئەلەوە چۆن ئەتوانن هەموو ساڵێک کۆنفرانسێ بکەن ئێمە ئەوە 50 ساڵە جەمعێمان هەیە کۆمەڵەمان هەیە ناتوانین بە 3 ساڵ 4 ساڵ نایکەن ئیشادەمان زۆر پێدەن لەو مەسەلانە و توانیمان ئێمە بەڕاستی ئەندامێکی کارابین لە چەند کۆمەڵەیەکی جیهانی کۆمەڵی یەکگرتووی عەرەب کۆمەڵێکی گەورەیە دەوڵی عەرەبیە گرێتەوە یومێن کۆمەڵەیەکە کە شەرق ئەوسە دەگرێتەوە ئێمە ئەندامی کارای لەوانە و تا ئێستاش ئێمە هەوڵ دێن کە ببینە ئەندامی زیاتر کۆمەڵی عالەمی و بەڕاستی ئێستا کە ئێمە ڕۆژ مؤتەمەراتەوە لە دەرەوە ئەزانین کە وەزنێکمان هەیە جارێ کۆمەڵی مەسەلەن با بڵێن وەکو مثالێک کۆمەڵەی مناڵانی عێراق ڕۆبەکە ئێمە کە مؤتەمەریان هەیە ئەتوان بڵێم شەسی هەفتای ئەرکەکەی کۆمەڵی پزیشکیان ناوی کوردستان بەڕێوەی دەبێت ئێمە بەڕێوەی دەبێت تا ئێستا ئێمە لەوان زۆر پێشکەوتووترین لە بوار. زۆر باشە دکتۆر پلانتان چییە بۆ ساڵانی داهاتوو ئینشاڵڵا بۆی ئەم کۆنفرانسانە بۆم جۆرە بەردەوام بێت ئایا پلانێکی لەو بابەتە هەیە؟ وەڵای ئێمامانەوێ بەڕاستی یەکەم بەردەوام بین لە کۆنفرانسەکە و باشترشی بکەین و هەرچەندەوە دەختێک پەیوەستە بەوە ظروفی مەحەلیشەوە ظروفی اقتصادی و ظروفی ئەو نەخۆشی وشانەوە هەوڵەدەین بەردەوام بین ئەوە زۆر گرنگە بەردەوام بین لە کۆنفرانسەکانمان باشتری بکەین ئەو خەلەلەی کە تووشمان دەبێت حەلی بکەین دووارە نەبێتەوە و هەوڵ بدەین زیاتر ئەندامی کارە لە کۆمەڵە بەرزەکانی کە کۆمەڵی مناڵانی جیهانی هەیە و لە هەوڵداین و تا ڕادەیەکیش ئەتوانە بڵێن کە ئەبینە ئەندامی کۆمەڵی مناڵانی عالەمیش چکە ئێستا وای لێ هاتووە ئەوانە کە لەو کۆمەڵە گەورانە کۆمەڵە بەرزەکانن دیارە نیانزانی کوردستان چییە؟ لیان نەزانی بەڕاستی لیان نەزانی یانی کە ئەبێت کوردستان عێراق جارێ وای ئێرانی عێراقی ئێستا وانییە ئێستا کە ئەڕۆی لە هەر مؤتەمەرێکی ئەو مؤتەمەرانە کێشی خۆمان هەیە فقری خۆمان هەیە حتا لە زۆر مؤتەمەران لۆگۆی خۆمان دادنێن وەکو سەپۆرتەرێک بۆ مؤتەمەرەکانیان. زۆر باشە ویستم ئەو پرسیارە بکەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەدەر لەو کۆنفرانسە زانستێک کە ئێستا کردوتانە
پلانتان هەیە کە کوردستان و گەلی کورد بە ئەو پزیشکانەی دەرەوە بناسێنن چیتان کردو بۆ ئەوە زۆر گرنگە بەڕاستی ئێمە ئەمڕۆکو پێم گوتی لە دەها دۆلی عالم ئێستا ئەزانن ئەوە کۆمەڵەی پزیشکانی کوردستانە ئێستا ئەزانن کە کوردستان موقعەکە لەکوێیە کە کوردستان چییە بعضێکیان تەفاسیلی باشیان هەیە بعضێکیان خۆیان داوای پرسیار دەکەن تەوزیحیان بۆ دەکەنەوە یعنی هی وایە طبعا هەر نهائیاً کوردستانی نەبیستووە ئەوە لایە مهم نییە بەڕاستی بەڵام ئێستا ئەوانەی کە بین ئەوانە بێژە هەموو لە بوونێتە برادەرمان برادری دکتۆرەکانی خۆوان هەمووشی معجبن بە ئەو پێشکەوتنەی کە هەیە ئێستا لە کوردستانە یان ئێستا جۆ ینی معجبن بۆ قەڵەباڵغ ئەو قەڵەباڵغی لە ئێوان نییە یعنی ئەو عالەمی کە لە ئێمە کۆ بێتەوە لە ئێمە کۆ نابێتە بۆ دەرەجەیە دوایی معجبن بە ئەخلاقی ملەتەکەوە بەس ملەتەکەوە بەڕاستی ئەوە دایما ئەو مەدحەیە دەکەن چونکە ئێمە خۆ دەزانی ئێمە دایما غەریب دۆستی ینی غەریبەکان زۆریان پێخۆش دەکرد ئێمە علاقاتمان خۆشە لەگەڵیانە علاقاتی باشمان لەگەڵیان هێنا لەبەرەوە سێ دەکەی کە جارێک هاتە کۆنفرانسەکەمانەوە دووهەم جارێک دێ سێهەم جارێک دێ چوارەم جارێک دێ گەشتی لە ناحەی کۆمەڵایەتی توانیمان کە ئێمە وەکو دەنگی خۆمان بگەینە زۆربەی وڵاتان زۆر باشە کۆتا پرسیارم ئەمەوێ ئەوە بێت کە ئایا ئاستی زانستی پزیشکانی مناڵانی کوردستان بەم جۆرە کۆنفرانسانە تا چەندێک بەرزە بێتەوە بەڕای بەڕێزت وڵات تەبیعی ئەوە لەوانەیە من نەتوانین وەڵامی ئەو پرسیارە دایرێکی بنێنەوە چونکە ئاتن ئەوە ئەمێنێتە پاش مؤتەمەر کە چەند ئیسفادە کراوە لەو مؤتەمەرە ینی بە تایبەتی ئەمە دایما پاش مؤتەمەر اجتماعی خۆمانەیە هەیئەی با بڵێن باڵای کۆمەڵەکەمان تەقییمی کۆنفرانساکەکەین تەقییمەکەیەکەین هەر یەکێک شتێکی گوێ لێ بووە شتێک بیستوار شتێک دەزانێ شتێک فڵان مادە تەقییمکراوە بە تاکیدی ئەو کۆنفرانسانە گرنگی خۆی هەیە چی بۆ دکتۆرەکان و ئیندایرێکتی چی بۆ مناڵی کوردستان ئەو محاضراتانە ئەو ئەپدەیتانە ئەو شتە نوێیانە کە ئەگاتە دکتۆرەکانی خۆوان وانە ئیسفادەی لێکرێ لەوانەیە من نەخۆشیەکە بێت چارەسەرەکەی ئەپدەیتم نەبێت ئێستا ئەپدەیتەکە وەرەگرم و بە گوێرەی ئەو ئەپدەیتە ئەتوانم تەسەڕف بکەم لەگەڵ ناو نەخۆشەکە بەڵێ هەر سەبارەت بەو پرسیارە ئاستی زانستی پزیشکانی مناڵانی کوردستان لە 10 ساڵی ڕابردوو بەراورد بە ئێستا چۆن هەڵەسەنگێنیت لە دوای ئەم کۆنفرانسانە ئەم زنجیرە کۆنفرانسە ئەوە بە تاکیدی ئاستی زانستی باشترە ئێستا خزمەتگوزاری باشترە ڕاستەنەوە قسمە زۆرە نەخۆشخانەی منداڵانمان کەمە و زۆریش کەممان هەیە بەڵام ئەگەر بینە سەر بە گوێرەیەکی بە شتێکی بە شێوەیەکی گەورەتر وەکو نمونەیەک بۆ دێنمەوە ئێمە پێش 10 ساڵ باوڵێن 10 ساڵ ژمارەیەکی زۆرمان هەبوو لە بەدخۆراکی هەبوو بەدخۆراکی ئێستا ئەومان نەماوە نیمانە یاران منداڵەکانمان زۆربەی ئەمردن بە ڕشانەوەی سالی دکتۆر ئێستا ئەوە زۆر کەم بووەتەوە ئەوە هەموو معنای چییە؟ معنای ئەوەیە کە خواردن باشترە ئاستی زانستی باشترە تەشخیصی نەخۆشی باشتر دەکرێت و چارەسەرەکەشی باشترە لەبەرەوە بە تەکیدی ئاستی زانستی ئەمڕۆ زۆر باشترە لەو ئەوەی پێش 10 ساڵ یا 15 ساڵ باشە بەدەر لەم کۆنفرانسە وەکو ئەزمموی وردی بەڕێزت لە نەخۆشیەکانی مناڵانە وەکو کۆتا پرسیارەمەیان پێم بڵێیت کە ڕێنمایت چییە بۆ پزیشکان بە شێوەیەکی گشتی بۆی کە بەردەوام لەم جۆرە چالاکیانە دووباری کۆ پرسیارەکە مەبەستم ئەوەیە لە ئەزمموی بەڕێستەوە ڕێنمایت چییە بۆ پزیشکە گەنجانەی مناڵان کە ئێستا تازە لەو بوارەیان چی بکەن بۆی کە ئاستی زانستیان بەردەوام لەبەرەوە پێشچوو نابێت؟ وڵی وابێنێتە سەر بەڕاستیەکێک لەوانە
دەوری ئەعلامە دەوری میدیاکانە کە زۆر لەو زانستانە زۆر لەو شتانەی کە ئەکرێت بگێتە ملت بگێتە دایک و باوک ئێستا ئەمڕۆ ڕۆژی وەکوان عالەم بووەتە دێک ئێمە لەوانەیە زۆر شت هەیە لە دایک و باوک وەرەبین بۆ چکە دایک و باوکی ڕۆشنبیر مثقف ئەگەرێ بە دواشتا ئەگەرێ لە ئینتەرنێت ئەگەرێ شت دەرەکات یعنی ئەمڕۆ لەبەرەوە ئێمەش وەکو دکتۆر لەوانەیە دایمەن هەوڵ دەین کە غەڵەت نەکەین نە لە تەشخیص نە لە دەرمان نە لەو شتانە چونکە ئەزانین مقابلەکەمان لەوانەیە ئینسانێکی مثقفە دێتەوە گیانت دەڵێ دکتۆر تۆ ئەوت بۆ نووسی ئەو ئاها نابێ ئەوت بۆ نووسی ئەوە بۆ عمر نابێ مەسەڵەن ئەو شتانە ئەو دەرمانە نووسی ئەو دەرمانە دەرمانیان پێدام لەبەرەوە هەموو دکتۆرێک هەوڵدا ئەمڕۆ لەو ناحێوە تووشی مشکلەیەک نەبێت طبعا خواردن دەورێکی یەکجا گرنگی هەیە لە عیلاجی مناڵ لە گەشەکردنی مناڵ دەورێکی زۆر زۆر گەورە هەیە لەبەرەوە خواردنی باش هەموو دایک و باوکدان خواردنی باش چیە هەر کامێکیان دەڵێ خواردنی باش و بە تایبەتیش تاکید دەکەم لەسەر شی دایک ئەمڕۆ لە کوردستانە لەوانەیە 50 شیری قوتی هەبێت نازانی مەزبەرەکەی چییە نازانی کۆنتێنتەکەی چییە نازانی لەکوێوە دێت دەگەشتی لەبەرەوە شیری دایک باشەکەی ئەوەیە کە دژی ئەو هەموو قوتیە ڕاوەستاوە دەگەشتی و هەمووشمان دەزانین کە شیری دایک چەند قازانجی زۆرە و چی تێدایە بۆ دژی ئەو نەخۆشیانە لەبەرەوە لێرە تەوسیەکەم نەسیحەتی هەموو دایکێکە هەتا بتوانێت شیری خۆی بڵاتە ناو هەر وەختێک فکری کردەوە شیری قوتی بداتێ پێش ئەو بابێتە لامان بدەم بۆ شیری قوتی شیری خۆی ناداتێ چی حجەیەکی هەیە چی لەبەرەوە ئەو نقطەی لای من مهمە چکە زۆر ئیشم لەو مەجالە کردیەوە ڕاستی لە شیری دایک و لە تەشجیعی شیری دایک دەست و چاوە خۆی سپاس بۆ بەڕێزێ سپاس بۆ ڕێخستێم کۆنفرانسە لەلایەن بەڕێستانەوە کە ئاسی پزیشکی یەکمان بەرەو پێشەبات